سلااوتان لێبێت ڕۆژوتان قبول بە هیوای تەندروستێکی باش بۆ هەموو لایەکتان ڕەمەزانی گوندەکانمان هێناوەتە گوندی دارۆخان ئەم گوندە جوان و دڵڕفێنە سەر بە قەزای پێنجوێنە هاوسنورە لەگەڵ ڕۆژهەڵاتی کوردستان گوندی دارۆخان نزیکەی هەشتا ماڵی تێدا نیشتەجێە و ژماری دانیشتوانەکەیشی نزیکەی 400 کەسە واتە 400 کەس لێرەیە ژیانەکەن ئەمڕۆ ئێمە لەگەڵ دانیشتوانی ئەم گوندەدا باس لە ڕەمەزانەکەین وابزانین لە ڕەمەزانە زیاتر کاتەکانیان بەچیەوە خەریک ئەکەن و لەناو ئەم گوندە جوانەیە چی شتێک ناوبانجی ئەمانی دەرخستووە و لەگەڵ ئەوەشا لیانە پرسین لە ڕووی کۆمەڵایەتیەوە ئەم گوندە لە چی ئاستێکدایە تا چەند خەڵکی لەم گوندە ژیان ناچاری کردوون کە ڕووبکەن نە شارەکان و گوندەکە چۆڵ بکەن و لەگەڵ ئەوە شاپرسین تا چەند حکوومەت هێرێمی کوردستان ئاوڕی لەم گوندە یاوەتەوە و خزمەت گوزارەکانیان بۆ دابین کردوون بینەرماون ئاشناتانەکەین بە خەڵکەکە و پاشان دیمەنی جوانی ئەم گوندەشتان بۆ ئەگوازینەوە. بەمام عەلی هاتین بۆ گوندەکەتان میوان قبوڵەکەن؟ ئەرە وەڵڵا لەسەر چاوەڕێی سەر چاوم بە قوربانم چاوتان ماچەکەین خەڵکی پێنجوێن بە گوندەکانیشەوە بە نەرمونیانی ناسراون ئەم نەرمونیانەوە لە چیەوە سەر چاوی گرتووە دڵتان باشە لەگەڵ خەڵکا باشن بە ماریفەتن ئاهلی چاکەن وەڵڵی باشین فەقەت زوو لەم پێنجوێنە هێنێکمان قایم قام و چی بوو بەڵێ پتیان کاکە گیان بۆش کردانە ئەو خەڵکە فەقیرە و تۆزە کاکە چاوێکە لەو خەڵکەوێ هەرزانی کە ئەوەرە پۆلیسی بان کرد و چی گۆشتی بزن بڵێن بە 3 دینار گۆشتی بەرەق بە 2 دینار گۆشتی گوێرەکە بە 5 دینار هیگە بە 10 دینار وتیان قومانگامەگە بە ترخێنەوە خوێ وتیاخە و گەورەترە حەڵی بووی گا گەورەترە فەق ئەم زەمانە دەرەکەی تۆ هەستکە دینارێکی لە باخەڵا بێ لە پێشە ئەوە گەورەیە واتە ڕێز و حورمە لەسەر بۆ بە پارە تا پارە تەبێ ڕێز و خەدر زیاترە کێشە نییە ئەرە وەڵڵای تر خۆی لا خواوان نیە بەس دەعبد وایە ئیتر سەخوای گەورە ڕەحمکە بۆ ئامین تۆزێ باسی ئەم گوندەم بۆ بکە فەرموو تەمە هەلێ لە دایک بووایە ئەرە وەڵڵا ئەمە ساڵی چەند ئاوەتان کراوەتەوە بۆ خۆی لە ساڵەکە نازانی تقریبان چەند ساڵە ئەم گوندە بوونیە کارە 100 ساڵە نییە لە حەز زۆر دەبێکەیە بە فکری ومانە نییە زۆر دەمێکەیە ماشەڵڵا باو واپریش لێرە بووە ئەرە وەڵڵا پێشترش هەرەوە نەماڵی لێ بوویان زیاتر بووە بەخەکەمی دێ بووە ئیسە زۆر بووە زۆر بووە ئەوتەرە دەما 15 بیست وردە ئەوە تەشنەی سندووە ئەم گوندە نزیکی سەر سنووری شەوانی ئەوەزانم سەقز و بانە و ئەوانە لێرەوە نزیک بانە لێ ئەلێوەیە بانە لێرەوەیە ئالێروتم شاخەوە ئیتر بانێ بەڵێت ئالێرەوە بانەیە بانە ئالێرۆیە باڵێ ئەمە منتیقەی میشیا و سێ کوچکەوە ئەمانەیە هەرمێ دۆڵ ئەمانە ئەی ئێرەوە ئێرەمە کوێسەیە کوێسە کوێسەیە ئەمە سمایلاوایە دەی ئەو یاڵە سمایلاوە ئەوە کوێسەیە دنیاکە ئاوایە ئەی باشە لەشتان ساغ بێخوا لە ڕووی خزمەت گوزاریەوەم گوندە چۆنە چی بۆ کراوە وەڵڵای خۆ شتیشی بۆ کراوە کارەبای باشە کورا لەخوا ئەی ڕێگاکەی کورە بەخوا ڕێەکەی تۆ خراپە ڕێگەی تۆ دەڕێ کارەباکەی لە پێنجێنەوە هاتووە ئەرە وەڵڵا بچوار سەعاتیە بەخوا باشە ئەی بڕە فەقەت باشە حەد باشە بەوا شوێنەکەمان دوورە و حکوومەتەکەشمان تۆزی ئاوە وەک شێوەیە تۆ دەرەکەی تۆری زۆر نازم بڵێم چی بەخەوە باشە تۆزی بە ئەم گوندم زیاتر پێ بناسێنە ئەم گوندە خەڵکێکی تایەکە بۆ نمونە ئێری بەجێ هشت بێ حتممەەوە لە هەموو گوندێکە هەیە بە ناچارێشنە شارەکانەوە وڵی تمەگە خۆی ڕۆی بێ ئینە ئەم گوندە لە قال و بەلاوە باش بووە لە زمانەی حەمەڕەشی خانەوە لە زمانەی قایرخان و
احترامي بقي دنياه بووە باشە قەی دنیایەک کەس نەیتوانیوێت ئاوا درگامان پێوە نەداوە بەڵێ نەوەڵڵا لە ئاستی میوانە لە حەسی نە بابە لە حەسی خراپەکەرا و گورگ و ئاوا کە حیوانمان بووە و دەوڵێت نە لە حەسی میوانە نە با میوان لەسەر چاومانە بەخوا بچۆ لە فکری خۆمە لەم وڵات لەم دەی ئێمە باوە عەقڵم وی ناچێت بۆ هینەوە باشبی بۆ غەوارە ئەرە بەخوا تا بڵێ ڕێک و پێکە خوا هەڵم باگرێ سپاس بۆخوا ئەی گوندەکانی ئەمانی کە لێرە گوندنشینن خەڵکی کە لێرن سەرچاوی مادیان چییە فەلاحەتەکان یاخود موچەخۆرن کورە وەڵای بەتێ هەیشە موچە خۆرە فقط بەخە بەکەمی زۆربەی خەریکی زەرعات و خەریکی مزرعات و مەرعات و هەروە بازمە دەوڵەتی هەیە و چ شێوەکە چ شتێک لێرە زۆر بەناوبانگە وەنە لە ڕووی میوەکانەوە وڵی لە ڕێمی و هیچ کەسەباتێکی تێنی بەکەڵبی ئەم زەرعات تەماتەیەکە کارەمانە ژەگەر بووە بێ و نەیبێ هیچ ئەم ناو تەماتەکەی باشە وڵا باشە مەسلەکە خوا بیام ئەرە وڵا خراب نییە خۆما ساڵی جا ئەم ساڵی ماشەڵڵا ئەوە بێبارانێ بهینە جارێتە خی گەورە بارانش لێرە کەم باری هەر نەبارەوە لێرە تۆزێک تۆزە باریوە ئەرە وڵا شڵا مەفتەی شەڵا بارە نەبارێ خۆی پەنا بەخوا پەنا ئەی با تۆزە باسی ڕەمەزانیش لەگەڵا بکەم لەگەڵ ڕەمەزانە چۆنی وڵا لەخوا بەزای باش ماندووی نەکردووی نەخورە بامانی خۆی خوا پازدا داهاتوو خوا ئاسانی کردووە ئەرە بەخوا ئەرە بەخوا چیەکەی کە لە دوای پارشەوە ئەخەویتەوە یان وڵاخم تۆ دەبێتم هەیە لەو سەرەوە کە خەوزەوە میوە خۆ عەرزەکە ئێتازم هەروە تۆ دەروە دەرحاتە و شمسیا کردووت هەروە پیاز و کرە پێوەی خەریکی پێوە مش بڵم لەش ساغ بێ لێخوا لەش ساغ بێ ئێستا چی دەستنێژەکەی دەچی بۆ مزگەوت ئەرە وڵات دارێت لە ماڵەت دەستنێ ڕێگرم و جارێ دوایێتم یاخوا لەش ساغ خوا بەخێر خی گەورە بوو پارێزێ منەو دەستانە و ماچەکەم قوربانم بە قوربانە بم یا ڕەبی خی گەوری ئەم حکومتمانە بۆ باشکە خوا باشی کە بەخەویش باشە بێ باشە بێ بە دوعا ئەرە بەخوا ئەرە بەخوا ئەرە بەخوا باشە بێ ئەرە وەڵە دوعا بەردەکا بە ئاو کەخوا هاتە سەبوونی وەڵا وایە خوا باشیان کە ئیشاڵڵا پەنا بەخوا بە قوربانە بم پەنا بەخوا دەستم ماسەکەم لێ ئەمانە بەخوا بدێ خوافزە بێ یاخوا خواتە نەگەڕ بە قوربانە بم خوا گەدارە بێ یاخوا زۆر سپاس دەکەم سەلامت یاخوا هەموو شتێ باشە یاخوا سەلامت بی هیلاک و ماندوو دیاری وەڵا باشیم ئاستەکەم برسیت بێ وەڵا باشم و زەوتیا ماوە تا بەربانک ئەرێ باشی ئارەوەڵە سپاس بۆخوا ماتۆڕەکەشە جوانە وەڵا بێوی بیا قسمەتێکەی ها ئارەوەڵە شاکە ئەو مۆدیلی چەنە وەڵا نەوە شەشە 96 ئارەوەڵە بۆچی 96 دروست کراوە ئارەوەڵە کۆنا ئارەوەڵە فبراوری 2024 وانە نەوەڵامە ئێرانیە بەس ماتۆڕی جوانە ئارەوەڵە ئەمە بە چەند کڕیت وەڵا 550 پێ وەڵا هەرزانە لە کۆرت پێنجێن کڕیت نەوەڵا لام وەسانەی خۆمان هەیە لێرە ئارەوەڵە زۆر چاکە بۆ میگیان تۆ ناوچی وافو میهران میهرە بەڵێ هەر میهرە میهران میهران نایەکی خۆشە بەڵێ میهران مدیرێ ناسی ناوەڵە باشە باسی خۆتمە بکە بزانم ڕۆژانە چیەکەی ئەخوێنی وەڵا هەب ئارەوەڵە ئەخوێنم پۆلیسنی گوڵەکە وەڵا پۆلی هێشتم پۆلی هەشتی لێرە مەکتەبی لێ ها ئارەوەڵا مەکتەبەکەی ئەمەیە وەڵا خۆ مەکتەبەکەیشتان خۆشە ئارەوەڵە ئەمە چەند دەوامی تایە وەڵا دوو دەوامە دوو دەوامی تایە ئارەوەڵە تاوەکو پۆلی یانزەی تایە مامۆستاجان سڵاو لێبێ سڵاوی خوا لە جەنابی سڵای خۆی گەورە لە تۆش حاڵم سەر زۆر سپاس دەکەم ڕۆژەکە قبول بە ئینشاءڵڵا ئینشاءڵڵا تاعاتی هەموو لای قوبوڵ بێ پێشکی بە خێراتنی گەرمی کەناڵی زوومەکەم کەناڵی ئاسمانی زووم بە خێربێن سەر و سەر چاومان بە خێربێن بۆ گوندە شیرینەکەی دارۆخان قوربانە مامۆستاجان زۆر خۆشحاڵین چاودڵمان ڕوون کە بەڕێسمان بینی منیش هەروەها منیش خۆشحاڵترم قوربانم جا پێشەوەی درێژە بە گفتوگۆکەمان بین سەرەتا حەزەکەین جەنابە بناسین
من مامۆسام لەم گوندە ناو مامۆسا مەریوانە خەڵکی سلێمانیم و بۆ 8 ساڵە بێ لەم گوندام خزمەتی مناڵی ئەم گوندە بە ڕێز و ئازیزاکەمەوە ئەو گوندانی تریش کە لەسەر ئەم گوندەن و مناڵەکانیان بۆ ئێرە درێژە بە خوێندنێن وەکو گوندی دارۆخان و کانی دارۆخان و شێرزە واتە خەڵکی سلێمانی تو لە هیچێک لەم گوندانەی کە سەر بە قەزای پێنجێنە گوندی دارۆخان لێرە ماهۆر ساڵە داوامەکە وەکو مامۆستا بەڵە قوربانە 8 ساڵە لێرە داوامەکەم لە خزمەت ئەم خەڵکیان لەش ساغ یاخوا مامۆستاجان بەشێک لە مامۆستانی کە لە دەرەوەی شار داوامەکان حەزەکەن زوو ساڵەکانی خۆیان تێپەڕێن و نەقڵ بکرێن بۆ ناو شار چۆنە تۆ تا ساڵ و نەیەوە یان ینی بشتێ ناو شارەوە خۆت حەزەکەی لێرە بی لە ڕاستیە ئوستازیان تۆ کاتێک کاچی گۆڕانکاریەک لە ژیانی خۆتا دروستە بێ زانکۆ تەواوەکەی ئەتەوێ منهە چۆنەڵی بەرهەمی ئەو زانکۆیە کە چەند ساڵە خزمەتی کردووە بچیتە ناو خەڵکە و خزمەتی خەڵکەیتەوە جا منیش کاتێک کە زانکۆم تاوکەی هاتمە ئەم گوندەشینینە خەڵکەکەی خەڵکێکی باش خەڵکێکی واعی خەڵکێکی وشیار خەڵکێکی تێگەیشت و ئاهلێکی ئینسان دۆست و مرۆڤ دۆست بەدەم میوانەوە بەدەم مامۆساوە یعنی کاتێک کە من هاتمێرە زۆر ناڕەحەت بووم زۆر دڵگیر ینی چۆنەڵی پێم ناڕەحەت بووم کە لێرە ئەژیان بەڵام دوجار کە تێکەڵ خەڵکەکە بووم باوەڕ هەبێ بە سێمانگ نەئەڕۆشمەوە بە سلێمانی ئەوەنە خەڵکەکەی باش و حەزم لێ بوو بەردەوام لەناو ئەم خەڵکیام هەر بۆشە تا ئێستاوە تا ئەم دەقێش داوای نەقڵم نەکردووە 8 ساڵە لەم دەیام خزمەتی ئەم دەیاکەم سابێ جنسەوەی قام وەرگرت بە لێرە خۆ حەقی خۆشیەتی سا وەکو کوڕی دیەکە سیرمەکەن لە ڕاستیان منیش وەکو کوڕی خۆیان تەعاملیان لەگەڵاکەم چەندی جارێشتەوە بۆ شار لە ڕاستیە من ئەمەم ساڵ هەفتانە جارێک گەڕۆمەوە بۆ لای کوڕەکەم بەڵام ئیتر پێشتر ناڕۆشتمەوە پێشەوەی زەواجکەم ناڕۆشتمەوانێ هەر لێرە بووم بەردەوام بە 3 مانگ بە مانگ بە 2 مانگ لێرە ئەمامەوە بەڵێ هەر لە سلێمانی لەدایک بوویتە بەڵێ من لەدایک بووی هەوارە بەرزەم گەڕێکی هەوار بەرزەم شاری سلێمانی بەڵێ جا ژیانکردن لە گوندا و داوامکردن و ئیشکردن تایە ڕاستی تایبەتە یعنی ئەو کەسانە هەستی بێکەن کە یەن لە دوورەوەیکە لە ڕەنگە بمانبینیە ڕەنگە بڵێ خۆشە یان کەسێک لە مەجوورچەکە باسیکا بڵێ بەس هەتا نەیتەنا ئەم گوندانە نازانی ینی ئینسان چۆنە دڵ و دەرونی ئارامە بێتەوە کام سروشتا بینێ گەرچی پێشینانی خۆماوتیانە ژیانی لادێ سەیرانە و گەرچی تۆزێ گرانە شتێکی وا هەیە بەڵێ بەڵام لە ئەسڵا بەڕاستی ئەو کەش و هەوایی کە لە گوندەکانە هەیە ئەو ئارامی ئەو خەڵکە سادەی ئەو خەڵکە مرۆڤ دۆستی لە گوندەکانە دەست ئەەکەوێ بەڕاستی دانسقەن لە ناو شارەکانە ئەسڵەن نایدۆزی تۆشتیوە چونکە قەرەباڵغا هەمووی بڵاو بنەتەوە خەڵکە ڕەسەنەکەی ناو شاریش نادۆزیتەوە بەڵام لێرە هەر هەمووی چڕوەتەوە و خەڵکێکی جوان بەڕێز پاک و پوخت ئەنجا هەستێکی جوان ئیحساسێکی جوانی مرۆڤ دۆستانە و میواندارەتیان تیا هەیە بەڕاستی بەڵام پێم خۆشە لێرە ڕاوکێشم بۆ بابەتێکی تر هەنێشتی ئەم دێهەیە پێم خۆشە باسیکە 8 ساڵ لێرە ئێستا تۆ معلوماتی باشە لە من کاتێک هاتمە ئەم گوندە ئازیزە ساڵی یەکەمم لێرە تاوەکو نوێی بنەڕەتی تیا بوو دوجار بیرمان کردەوە ئەو قوتابیانی کە لێرە درێژە بە خوێندنێن لە نۆ دەرئەچن دوجار ئەبێ واز لە خوێندن بێن بۆی نەبوونی سارە یاخود ماعیشەتێکی وایە نییە مناڵەکانیان بەرنە ناو شار یاخود دەبێ خۆت لە ماڵەکە بڕۆیتە ناو پێنجوێنەوانێ خانوێ بەکرێ بگری لەگە مناڵەکە تا بارکەی ئەمەش نەئەکرا بۆیە بیرم لێ کردوانێ لەگەڵ خەڵکە بە ڕێزەکەی دیەکە هەوڵماننا بە هەموو لایەک و تەربیە ماڵی ئاوا بێ مامۆستا حەت کە ئێستا بەڕێوەبەری پەروەردەی پێنجوێنە هاوکارمان بوو ئامادەیی بۆ کردینەوە بۆیە قوتابخانەکەمان ئێستا بەڵێ لەم گوندا 2 مەکتەبی تایە مەکتەبی سەرەتاییەکە لە 1 بۆ 6 قوتابخانەی قوتابخانەی دارۆخانە لە 7 بۆ 11 کە دواناوەندی پەڕەژاڵە پەڕەژاڵیش ناوی یەکێکە لەم شاخانە و جیایکشە لە ناو شاخەکانی دارۆخانە ڕواوە بووە بۆ ناوە ناومان ناوە ئێستا لەم دیئەم دیەیە کە ئێمە ئەیبین ئەمڕۆ بەرنامەتیاکەین دەوامی تایە تا 12 ئەمەدەی 12 تا 11 تیا 12 بۆ چۆ لە 12 ئەڕۆنەوە بۆ گەرمەگیان ئەوەی هەیە حەزی بکە ئەچێتە پێنجوێن ئینا 1 ساڵ یەمێنەوە ساڵژی ترین شاڵاش حەلەبێ وە خۆشحاڵانە پێم خۆشە شتێکی تریش باسکەم ئێمە کتێبخانەیەکمان کردووەتەوانێ هەلەنا ئەم گوندە زیاتر لە 3000 کتێبی تایە جا بەڕاستی ئەمە دەرئەنجامی ئەوەیە خەڵکێکی وشیار خەڵکێکی واعی خەڵکێک کە ئەهلی کتێب بێ لەم گوندە هەیە چونکە ئەگەر لەم گوندە خەڵکێکی تیانە بێ ئەهلی کتێب بێ بیلەوە ناکرێتەوە کە کتێبخانەیەک زیاتر لە 3000 کتێب هەبێ لێرەکانە بەڕاستی لە سەر و پێنجوێنەوانێ
ولا خوار پێنجێنی شەوانێ هیچ کتێبخانێکی تیانە جگە لە ناو قەزای پێنجێن نەبێت بەڵام سپاس بۆ خوالێرەکانە بە هاوکاری بەڕێز کاکاوسی مەجیخان کاوکار و دەستبارێکی باش مابوو سپڵسەری ئیشەکەی ئێمە بوو کتێبخانێکی جوانمان کردوێتەوە بە ناوی کتێبخانی شەهید بە هەنامی مەجیدخان حەمەڕەشیخانی بانە خۆلەشتان ساغ بێ باشە ئوستاس ئەوشم پێ بڵێ لە ناو قوتابخانەکەیەوە بێگومان جگە لە تۆ چەندین مامۆسایەکی تریشی لێیە ژماری مامۆساکان چەندن و دواتر ئەوان خەڵکی شۆن ئوستاز گیان خۆشبەختانە پێم خۆش بوو من ڕاکیشا بۆ پرسیارە مامۆساکانی ئێمە تقریبان 13 مامۆسامان هەیە لێرە 6 مامۆسای خەڵکی ئەم گوندێ بەرهەمی ئەم قوتابخانێ هەر خوێندوانە هەر لە سەرەتای قوتابخانە مێژوەکەشی دێرینە مێژوەکەی دێرینە بە حکمی ئەوەی پێگەومەکانەتی ئێرەوەکو مەرجعی کۆکردنەوەی شۆڕجێران و کورپەروەرانی مێژوو لێرەکانە کۆبوونەتەوانێ خەڵکەکەی هەمیشە شۆڕجێر بوون لە خزمەتی شۆڕشابوون لە خزمەتی پێشمەرگە و خاک و نیشتیمان نابوون بۆیە بیریشیان لەوە کردوێتەوە لێرەکانە حجریان داناوە یعنی تاکە گوند بۆ لەم سنووری پێنجوێنە کە حجرەی هەبوو فەقی هەبووە فەقیەکانیش لەلایەن خەڵکی دیەکەوە خزمەت کراوە بەڕاستی بۆیە هەر مێژووی خزمەتکردنی ئەم دێ هەر لە کۆنەوانێ بە درێژایی مێژوو لە خزمەتی ئەو خەڵکەیا بوون لە خزمەتی زانایان و ئەهلی علم و عیرفانا بوون ئەهلی سەقافی ڕۆشنبیری بوون بۆیە خەڵکەکەش یەگە بچیتە ناویانەوە هەمووی خەڵکێکی مسەقاف خەڵکێکی تێگەیشت و ماڵەکان هەموو ماڵێکی پاک و خاوێن ئیتر بەڕاستی هەر لە مێژووە ئەم گوندە بەڕێزە خزمەتی ئەهلی قەڵەم و ئەهلی کتێبی کردووە بۆیە حەو مامۆسا بۆ 6 مامۆسا بۆ حەو مامۆسا لەم قوتابخانە بەڵێ لەم گوندە دائنیشتنووە لەم قوتابخانەش خوێندنیان کردووە یەک دارەمان نەبێ مامۆسا سۆلافی بەڕێز ئێستا مدیری قوتابخانی دارۆخانە خەڵکی گوندی شێرزادە لە پشت ئەم شاخ و بەڵام هەر لەم قوتابخانە بووە بەڵێ ئەوانی تریش ئیتر لە سلێمانیەوە هاتوون لە سەیساقەوە هاتوون لە پێنجوێنەوە لە ناو پێنجوێنەوە هاتوون ئیتر هەمووی لە شوێنەکانەوە هاتوون لێرە خزمەتی قوتابیانی ئەم خەڵکە بەڕێزاک خۆلەشتان ساغ بێ خوا تەمەند درێژتان کا بۆ خزمەتی ئەم گوندا بۆ ئەو مناڵانە بۆ ئەو نەوانە کە ئێستا لە ژێر دەستی ئەویان باشە مامۆستا حەزم کرد ئەوشم پێ بڵێ لە ماوەی ئەم چەند ساڵی کە لەم گوندەیە چی شتێک بۆ تۆمایی سەرنج ڕاکێشانە چی شتێک سەرنجی تۆی زیاتر ڕاکێشاوە دڵە بە چی شتێکی ئەم گوندە خۆشە واللهی لە ڕاستیە ئوستاز گیان ئەوەی سرنجی منی ڕاکێشاو ئەوەی هەستی منی لێرە ڕاگرت و خۆشەویستی منی دروست کردووە لێرە ئابەم شێوە بمێنمەوە چاکی باشی خەڵکەکەیەتی بەڕاستی ئەمە پێناسە نەکراوە لە بیکاریە خۆ مامۆسای بیکاریم ئەڵێ ئینفینیتیە یعنی ناتوانانی پێناسی حەلی نییە نەو ساڵیشنا بەڵێ جا بەڕاستی خەڵکەکەی ئەوەنە جوان ئەوەنە چاکن جوانی لە ڕفتارە لە ئەخلاقە لە قیەمە لە بەها بەڵێ مامەڵە و گفتوگۆکانیان میوان دۆستیان بەڕاستی نەک بۆ نمونە خزمەتی مامۆساکە خۆی بکە خزمەتی میوانی مامۆساکانی ژەکەن باوەڕم پێ بکە کاتی میوانی مامۆساکانیان ئەم لەولا ئەڵێ مامۆسا بەخوا بێ لە ماڵی ئەمە بێ ئەویان لەم لاو ئەڵێ مامۆسا بەخوا بێ لە ماڵی ئەمە بێ یعنی ئەحواڵی ماڵ و کەس و کارمانە پرسن کاتێک کە من باوکی ڕەحمەتیم پار وەفاتی کرد خواری خۆش بێ بۆیە ئەم شتانە ئەڵێم بۆی خەڵک ئاگاداری ئەم شتە جوانانی دیەکان بێ باوەڕێ بێز ئەگەر لێرە هەشتا ماڵە هەر هەشتایی نوێنەری هەر هەشتایان هاتوو بۆ تەعزیەکە بۆ سلێمانی یعنی ئەمە زۆرە نەگیەم دیەکانی تریش بەڕاستی ئەمە جگای شانازیە من تا ڕۆژی مردن لە پیاوەتی چاکی خەڵکی ئەم دێ ناتوانم پێناسیام کەم و دەرس بەڕاستی بۆیە ئەم شتانە سیفاتی جوانە بە حقیقت ئێستاش مامۆسای بەڕێزێ 20 ساڵ پێش ێستا لێرە دەوامی کردووە لە ئەوروپا کە گەڕاوتەوە یەکەم شت هاتوۆتە ئەم دێ چونکە خەڵکەکەی باش نەبێ کابرا کە هەر ڕۆژتە خواریتە بە حیاتی دایەتەوە 20 ساڵ تۆ لە ئەوروپابی بگەڕیتەوانێ بیتۆ ئێرە و چینێ چاک لەگەڵ خەڵکەکە بگری و باوەشیان پیاکەیت و یادەوەری جارانە بیر بێتەوە بەڕاستی شتی جوانیان تیا جا ناتوان مێسا لێرە باسی مشتەکان بکەم لە خزمەتە خوای گەورەیش ئەم خەڵکە بەڕێزە ڕەسەنە چاکە پاکە جوانە بپارێزن. عليكم السلام مامۆستا گیانی بەخێر بە قوربانی چاوم ڕەبی بێەوەی بە قوربانی دڵ من بە قوربانە بم سەلامت بێ ڕەمەزانیشە پیرۆز بێ
بە قوربام لە هەمووان پیرۆزە لە هەموو مسلمانێک ئامین ئامین یاخوا ڕەبی سەلامت دەکەم ئێمە بەناو گوندەکەیە گوزارێکمان کردو و هەر بەردەوامین تاوەکو یاوارە لێرە هابین جام قوتابخانەیش مێژوویەکی دێرینی هەیە لەنەوە پێنجەوە دامەزراوە خەڵکێکی زۆر لەم قوتابخانەیە ئێستا بووە بە مامۆستا و دیسان لێرە لەوانەیە دەرز بڵێتەوە لە 95 کە دامەزراوەمە کراوەت و ئەمە بەڵێ ینی پێشووتریش هەر هەبووە بەڵام لە کابینەیە بووە و لە شوێنی کیا بووە تازە کراوەتەوە بەڵێ ئەمە کە لەو کاتەوە کە کراوەتەوە ئیتر بەردەوام مامۆسای بەڵێ مامۆسای تیا بوو و ئیتر زۆر ڕۆشتون لەوە چێ 15-20 وەز بە مامۆسار هات بێت و ڕۆشت بێت و ئینتاجی زۆر بووە ئەرە وەڵا سپاس بۆخوا جا تۆزە باسی قوتابخانەکەم بۆ بکەی بە کورتی جا پێشم بڵێ تۆ لێرە دەستی چێڵیتەوە مامۆسای چی قۆناغیشی لە خزمەتان وڵا قوتابخانەکەمان ئەمە قوتابخانەی داڕۆخانی بنەڕەتیە دوو دەوامیتیایە دەوامی یەکەم دەوامی ئەمە قوتابخانەی داڕۆخانی بنەڕەتی یەک تاش پۆلی شەشە ئیتر حەو مامۆساشین حەو مامۆسامانێ و سەرەتای بەڵێ بەڵێ دەوامی دووەمیشمان قوتابخانەی پەڕەژاڵە دواناوەندی پەڕەژاڵ لە پۆلی حەوتۆ تاوەکو پۆلی یان زەمان هەیە ئیتر ئەویش بەسەر یەکە و مدیر و مامۆسای خۆی جیاوانی 6 مامۆستایانەیە ئێمەش حەوت دەوامتان جیاوازە بەڵێ داوامان جیاوازە دوو ڕۆژ شەمە و یەکشەمان لە ئێسەیە ئێمە بەیانیانین داوامەکەی نیوەڕۆیانن ئیتر دوایش ئەکسە بێتەوە لە دوای 3 شەمە و 4 شەمە و پێشەمە نیوەڕۆیانی ئەوەی سامڕۆکە دەرزی پێنجەمیش تەواو بووە بە بۆنەی ڕەمەزان و دەرزەکانمان کرۆ بە 35 دقیقا پێشتر 40 دقیقە بوو ئیسە بۆی لە بەر ڕەمەزان و هەنێ تەلەبە بە ڕۆژون و نێوەش وەرن وەرن ئەمە پۆلی دووەکانمانن پۆلی دوی سەرەتای بەڵێ پۆلی دووەکانن ئیترەوە کۆتا پۆلن ماونەتۆ هەمویان ڕۆشتونەتۆ ئەرە وڵاتی من مامۆسای هونەرم کێشەیە و خۆشەویستی سەرناو تایبەت مامۆسای هونەر وەرزش دایمە خۆشەویستتر و لە بینیەوە کە دەرزەکەی خۆشەوی ناز زیاترەوەی تر مامۆساکەش بە چاک و خراپی خۆیەوەش خۆشەویستی خۆی هونەر بیت و ئاواوەکو تۆ ڕوت خۆش بیە و حەزەکە مەجبوری نەر دیلانجانێک دیلانجامە قوربانم ئیتر مەجبوری ڕوخۆشەکە بێ ڕوخۆش بێت لەگە تەلەبەشا جا مناڵ بێ ئیتر هەر ئەرە وەڵا خەڵکی کوێی وەڵام من هەر خەڵکی یێرم هەر خەڵکیم گوندەشی وەڵا هەر لێرە خوێندومە تا پۆلینەوە هەر لێرە بووم لە پۆلینەوەی تر چوون بۆ پێنجوێن ئیتر لە پێنجوێن و سلێمانی و تا تەواوم کردی تراتومەتە بۆ ئێرە بۆ زێدی با بۆ باپیران وڵات چەند مامۆسامان هەر لێرە خوێندویەت ینی هەر من نیم هەر لە داوامەکەی خۆمان مامۆسایەک دوانمان هەر خەڵکی یێرەیەکان شێرزاوەرەوەی لێرە هەر لێرە خوێندویەتی ئیتر مامۆساکانی کەشمان لە پێنجوێن و هاتوون و لە سلێمانی و هەڵەبجە و سەیسایە ئەرە وەڵام ئیترەوە داخلیەکانیشمانەوەنی ژەر مامۆسایتیایە و لێرە داخلیشتانی بۆ مامۆسای بەڵێ ئەوە شوێنی مانەوە دوو داخلیتیایەکیان هیچ چان و کوڕانە بەڵز یەکیان کوڕمان نییە هەر ژنومێردێکیان هەردووکیان مامۆسان لێرە یەکیشیان 4 ئافرەتیتیایە 4 کچ مامۆسان با قوربانم سپاس بۆ مامۆسایانە بۆ ئێوەشکە لێرە خزمەتی ئەم خوێندکارانە بێەوەی بیاڕەوی بە کورتیە سەلامیشان دەکەم لەگەڵم تەلەبانێ زانم هیچ فێر بوونە سڵاو لێ بێ سوێن گیانەکەم باشی بە قوربانە بم ناوت چییە؟ سامان گیان پۆلی چێنی گوڵەکەم حەزەکەی بیبی بەچی؟ حەزەکەم بە مامۆسای شڵای مامۆسایەکی زۆر باشی گیانەکەم سامان گیان اینجا تۆ بچە ئەو لاوە گوڵەکەم وەرە بە ساخەوم تۆ ناوت چییە؟ ئەنەس گیان چۆنی؟ تۆش پۆلی دوی؟ یەکی؟ ماڵ لێرەیە؟ باش تۆ ئەبی بەچی؟ من ئەبم بە پۆلیس ئەبی بە پۆلیس یاد چۆ؟ ئەبی بە پۆلیس و تاو؟ باشە وەرە دەوەرە وەرە سۆوەرە دیلانجان ئەی تۆ گوڵەکەم ناوت چییە؟ ئەنیس گیان تۆ پۆلیسەنی؟ پۆلی دوی؟ تۆ بی بەچی؟ ئافەرم وەرە گوڵەکەم وەرە بە ساخەم ئەستێرە گیان تۆ ناوت چییە؟ ئەستێرە تۆ ناوت چییە؟ هەر ناو سێرە ناو هەسارە نییە باشە ئەستێرە تۆ بی بچی بە ساقە بووم ئافەرم حەز لە دکتۆریە؟ بۆ چێبی بە دکتۆر؟ حەزرێتی؟ بۆی خەڵک چاکەیتەوە؟ ئافەرم وەرە ئەی گیانەکەم ئەی تۆ؟ ناوم ئاڵەیە ئاڵی گیان ئەی تۆ بی بەچی؟ مامۆستا مامۆستای چی وانەیەک؟
هنر هونار هەر بژیوەکو مامۆستا خۆشەویستە بله دراوسێشمانە ئاڵێ. دراوسێش یەکشن هەر دراوسەیەکی. دا باشە سعی باش بکە جۆڕانی مامۆستەکانە بە ئیشڵاوی بە مامۆستایەکی زۆر باش باشە بە قوربانم ئەی چە مابوو وەرە وەرە سەرخڵجان وەرە تۆ وەرە وەرە تۆ ناوت چییە والله بارة چییە بارة باران بارانجا و بەردەت بۆ چی هەڵگرتووە نەکێشی بە سەر منە سەرماو نەبێ باشە گوڵەکەم تۆ پۆلیسێنی ئەوە سەرمات بوو ئەوە سەرما بوو قوربانە بم با سەرماو نەبێ باشە پۆلیەکی تۆبی بەچی بە ساقە بووم والله بوليسات شو ئەبێ بە پۆلیس هات شۆ دە باشە خەرامەمان نەکەی باشە دەما هەموو شتێکمانێ پۆلیس و دکتۆر مامۆستا ئەی گیانەکەم تۆ چۆنی ماشي ئەی تۆبی بەچی لا ما انسى مامۆسای چی بيركاري ئای ئافرم هەمووتان سعی باش بیرکاریە. زیرەکی لە بیرکاری اه لە ئێستەوە هەوڵی بۆ بە باشە بە قوربانە بم دەبڕۆن با سەرماتان نەبێ هەمیشە کاکە دیلان. ئەی جانەکەم تۆ ناو چییە کەلەبەیەکی خۆشەویست. دايا ها دايا دیلان ناوی دیلانە. دە باش قەینا هینەکەی بەرەوە دیلانجان دەی بە قوربانی بوو. بێرەوە بە کاکە دەی بە سا دەی بێرەوە بە کاکە. دەی. السلام عليكم با قوربانە بم مامە حەسەنە ناوایە بەڵێ گیان سەلامت بە خەڵکی ئەم گوندەی ئەرە وەڵا هەر لە مناڵ لێرە لەدایک بووی لە مناڵ لێرە ژیاوی بڵێ لێرە بەجێ نێشتووە نەوەڵا لەشە ساغ بێخۆ گونەکەتان خۆشە وڵا بەجێ مێڵە وڵا لەخوا بە قوربانە بم یاخوا. بێەوەیمان کاکۆ لەگەڵ ڕۆژوا بینە چۆنە حەمد و سەنا بۆ خۆی گەورە باش بێتاقەتی نەکردووی نە. ئەوەی لە مزگەوت بووە بڵێ لەشە ساغ هەرە مزگەوتەکە وڵا. دوور نییە بۆ ئێوە وڵا ئیجا دوور هەتا دوور بێ خێرە حەسەکی خۆما بەدەم پیازی شەوردەوە دەبڕ هەرە ئێستا وڵا. ڕۆیتەوە بۆ چوە وڵا ڕوون بۆ ماڵە ماڵەتان لە ئەمەیە ئەوە ماڵەکەمانە یاخوا لەشە ساغ بێ یاخوا بێ قوربانە بم ئەم گوندا خەڵکێکی زۆری تیا بۆ پێشتریان ئێستا خەرەباڵەخترە جا هەموو دێیسە ماڕێ بۆتە دەماڵ ئەو وەختە دەوری پەنجەماڕێکی تیا بووی سەر لە هەشتانەوە ماری واتی هەستانەوت ماڵیتە ئەو گوندە ناوی چی ئەو گوندەی کانی دارۆخان کانی دارۆخان کانی دارۆخان. ئەمە دارۆخانە و ئەویان کانی دارۆخانە بڵێ. بۆچی ینی ناوەکانن ئەوە نزیکە لێکم وڵا یەتی هەر لە قەدیم و وا بوو دارۆخان ینی چی لە چێوە هاتووە نازانی دارۆخان بەڵێ واللهی ئەڵێن دارۆخان ئەم جا لە ئەم بەر شخصاچێتە خوارە و زوو قەدیم شار بوو هەتا ئاچێتە لای فەتەوەسو پێڵێن بەڵێ یەک شار بووە ئیتر دەردی دەڵێ دەرمانخانە ئەوان پێیان زۆر دارۆخانە ئیسەر لەو دارۆخانەوە پێڵێن دارۆخان ئیتر ئەوە لێوە سەرچاوی گرتووە سەرچەواتەوە بەڵێ ئیتایسەوەم پێڵێن بازارڕەکە زوو بازار و شار بووە ئیتر ئەمە ژێم دەیمەشە داروخانە بۆ یانی بڵێن سەیدەلیە وەکو دەرمانخانە لێوە پێڵێن دارۆخان لەشە ساغ بێخوا قوربان ئەمام حەسەنی جان ڕەمەزانان هەر لێوە بە پێشتی بۆ تەراویح ئەرە وەڵا هەموو کاتێکی بۆ مزگەوت ئەرە وەڵا ناخۆش نییە ئەم بەرز و نزمەی تایە جاتر خۆشیەکەی وانەوە کە بەزمونزمی سایە دوورە وڵا خۆ نەوەڵە ئەوە بەسا بە ڕۆژوی بێ ئینسان تۆزێ مادووترە بێ بەڵام ئەجو پاداشتەکەشی هەیە لای خۆ هەروایە ئەرە وەڵا تا زەحمەت بکێشی لە پێناخوای بڵنا لای خواون نابێ نە ئیشەڵڵا نە ئیشەڵڵا وڵای ئێمەشەوە ڕەنجەی نەگەر خۆی گەورە لێمان وەرگری یاخوا لەش ساغ بێ خۆ ڕەحمە هەموو مسلمان ئیشەڵڵا کاتەکانی تۆ ڕۆژانە بەچیەوە ینی خەریکەبی چۆن دابەشە کردووە وەڵڵاهی ڕۆژان من هەر لە ماڵەوە هەر لە ماڵەوەی هیچم بۆ ناکرەوە دەستێکم نییە ئەوێ چیەکەم لەش ساغ بێ چیترم بۆ ناکرێت کاتیم بۆ ناکرێت ئاژەڵدار نین بان بۆ نمونە بەرەوەڵە لە خۆی گەورە بە جێبی حیوان وەژاڵمانەیە هاتە خۆت باوانەوە سەرقاڵەکەی ئیتر چەبعانەگەرە وەڵا تاقەتە ماوە چاو دێریەکەم هەر بە چاو لەش ساغ بێخوا لەش ساغ بێخوا ئەم گوندە لەگەڵ بێبارانیە دۆخیان چۆن هیوای ڕەحمی خوایە وەڵا هەموو کوێ بێبارانی ئەرە ساڵی ڕابردووە باران کەمتر بارێ ئاو لە وشە بوونایە وەرە پار ماشەڵا ئاو زۆر بوو ئاو بارانی چاک باری سەرچاوی ئاوی ئێوە کوێیە وڵی سەرچاوت ئەم کوێسانەیە ئەم چەمە ئەم لێەوە ئاوزان ڕاکێشاوە وەڵا دە کوێسانەکەش ڕێمان کێشاوە لە سەر ئاوی ئەوەیە بە بۆری چۆتە ماڵەکان ئەویش بە هاوینان مشکەکە
ئەی هاوینان ئەو لە شوێنە هەر هاوینیش کەمێکی لێیە کەمێک ئیتر خەرجی وایە بیری هەیە و شتی هەیە لە ماڵەوە لەشان ساق ئەرە وەڵا هاوینانش ئێراوە فێنکە وەڵا ئیتر گەرمەوە فێنکە و ئەرە وەڵا بەس ڕەنگە فێنێکتر بێرە تەمان ناودار هەر فێنکە ئەوە پیاوەش خۆی قۆز کرد ئەو ئێستش بێشتری شەر قۆزی ماشەڵڵا وەرە ئێرە وەرە ئێستا پێکەوەڕین وەرە ناو ڕێزەکەمانەوە سەلام عەلەیکم بە قوربانە بم کام دارێوتت خەڵم یەکەم بە قوربانە بم ئەمامە حەسەنەیە ئیمامە حەسەنە بۆی خەڵەمەکەی بڕۆین ئێدواڕ هەندێک شیشمان پێ بڵێ ئەم قەڵەمە چییە و چۆنە و دارەکە چییە لەو دێوەرە دارێکی چکۆلی دارێکی بچکۆلانەیە ئێدەبا بچین بۆ لە ئەو دارە بچکۆلانەیە قەڵەمی کەین ئەی من ناتوانم من نتوانم هێشتا گەنجم هێشتا بەبەرمەوە ماوە ئەو پیاوتی پەتامە قسە ناکەم باشە بە قوربانە بم یاخوا مام حەسەن جان ئەلەم ڕێگایەوە بڕۆین تۆ ڕۆستەکان بێنەوە قڕستەکان چیە هێنی خەڵەمە هینە باشە بە قەسە بێنە ئێستا شەڵا بۆ تەرتیبەکەی قوربانە بم ناوی تۆم نەزانی کامیلی برابچوو برای گەوری مامە کامل گۆ تۆ لە جێی مام و خاڵی منی دەستە ماسەکە بە قوربانە بم یاخوا های گەورە سەلامەت کاخوا لێرە دانیشتبووی زۆر جوان بوو شوێنەکە زۆر خۆش بوو پێم جوان نەبووە هینانە قەڵم کردووە ئەو تۆ کورتە ئەو سەر و ئەو خواروانە ها خواروەکان ئەوە هەدویا دانیشتم تا نەنیشتم ناتوانم هینیان باشە ساغ بێ شارەزای نەمام و درەختشت هەی ویان خەڵەمەکەی ئارەوەڵە لەشە ساغ بێخوا لەشە ساغ بێخوا ئەم پیاوە بە هەر دەمەتەقەیە شتەیە خۆزام نەخۆشیشی بەس پێم بڵێ تۆ کاتەکانت لە گوندەکەیە زیاتر بەچیەوە خەریکەبی أقسم من أجسون خيركم في قواعد. تینوتا والله إذا حد زمان ما قريت. توين سەرکەوی لە مەورازە باڵم نەنێم جان وەڵاهی بەتاڵە چی ئیسوکاری نییە ئەسێ چۆنێک بینی ئاوایە بۆ خۆی ئەسۆڕێتەوە ئارە وەڵە ئەڵاوش خۆشە بێ ئیسوکارە هەڵێ بێکار بێیار ئەسانی چیمان داهاتووە ئێمە تازە تەواو بووین ئەی کاکە گیان خۆ تۆ لە هەموو وڵاتێ عمرت گەیشتە شەست ئیتر دەبێ کۆتاییت ئەبێ دانیشتی ئەیتر تەواو ناوەڵا بەس لە وڵاتێ هەر بێت بەس لە وڵاتە بڕۆی تا و کاتی کە لارە بیتەوە ئەبێ تا 200 ساڵ هەر خەریک بی ئارەوەڵ ئەگە بمێنی وەڵا وایە وەڵا بێگومان وایە لەشە ساق بێ ئێمە ئێستا وردەوە داچینە لای ئەو دارە دارەکەی مامە حەسەن قەڵەم یەکەین و بزانین ئەمە قەڵەمە چیە دارەکەی مامە حەسەن ئینشاءالله ئینشاءالله یا ڕەبی لەشتان ساق بێت قسم بۆ بکە ئەمە تۆ خەریکی چیت بۆچی ئەمە داری چییە؟ ئەمە داری هەرمەیە ئەمە داری هەرمەیە بە هیوان قەڵەمی کێنی ئینشاءالله ئارە وەڵڵا ئەم قەڵەمە درەختەکە بە قووەتەکە؟ نا لە ئەمە سێ جۆرێکە ئەمە سێ قەڵەم یەکەینەوێ بە جۆرێتر ئارە وەڵڵا یعنی چۆنە بێ بە جۆرێکی تر؟ یعنی ئەمە هەرمێ لەوانەیە باش نەبێ ئەمە هەرمێ ڕەشەیە سێ ئارەوە ئەگۆڕێ سيكين بحر ميش نوازة أوايا هذا البرد تاو نو والله خوجا يعني كتري لي هذي أنا والله أولي خلا ما كبوا علين أنا والله يعني دو جوري دار تكلي كذا هذا نوعي هي إيه ما هو بقرا كاكي جان مسارم هنا مسارم بوش أو تركا أما يا أو أدوية أما هرمي رشيا أما هرمي بالشيا هرمي كورة هيا أوايا أوا إيه باريكا أولو هرمي دقل ما تيكل لكي دقل أما إيا سي أو هرمي مآدمة إيه إجا باسيكا سي أم هرمي مآدمة هاني بوي بالله وجاي دستب
ئەم جارەتۆ ئەو کا قەویەکە ئابێن ئەو خاستەکەی دەگەێت ئەوش ماقەست خاستەکە ناوێ نامە پەلەماکە جارێ سەری بۆ کوێ ئەوەی تر خۆی یەکە گرێ ئارە وەڵا گۆبکەی ئەوە لەگەڵ ماشەڵە ئەو گۆبکە ئەبێ بە گۆ بکە ئارە وەڵا وەڵا لەگەڵ ئەمای تر بەیەکی ئەو تۆزەیە مامزانی دارەکە هەمووی وەڵا ئەی تیپم هێ ناوە مامە حەسەن ئەمە ئاواتە چاوەکی ئەمە پێڵێن ئەمە بۆ گۆبکەیە ئەمیانە ئێتە خۆمە خەڵکی پێوە نییە بەهین بیکەین وەختی خۆی نییە نا ئەمە بووە ببڕیا ئاوا تا خەڵکی دەرەکردو کە خەڵکی دەرکردو ئەم جارە ئەتوانی بە ئەو مودەکەی چەندی پێچێتەوە هو یەکە گرێ وەڵای تر دەگەڵاکردنا یەکگرێ بۆ بگرم دارگەڵاکە نە ئەو من گرتومە تۆ ڕۆتی بەکەین کە دارگەڵاکە وەختێکە دارگەڵاکایتە ئەمیش ئەو قوەیە بەو گۆبکە دەست بێ زەحمەتەوە ئیتر بۆ خۆی دارەکە بە کاملی گۆڕانکای بەسەرایەت یان بەسە و لقا ئەمە نییە نابێ بێڵی ئەمە پال دەرکە ئەبێ هەر ئەمە بێ ئەوە هەرەوە هەر ئەوە بێت ئەوە چەند هەرمەیەگرێەوە ئای بێ قەزا بێ بێ دارێکی گەورە بێ دارێکی گەورە ئارەوەڵە چەندی پێچە ئەها ئەوی چۆنە ئەوە قەڵام کراوە ئەرە وەڵە دارەکەین قڕیشان و بێلامانی یان وەڵا دارەکەین قڕیشان ئەم هەرمەی ترم لێیاوە ئەوە گەورە بۆ بخۆی سەمە دار هەرمەیە ئەمە نەوەیەکە و ئەمیشانە نەوەیەکە ئەوە چەند مانگێوێت تاوا کۆکەوەی لێت دارگەڵایکە ئەوش لەبەرەوە لەبەرەوە بۆ خۆی چون دار گەڕای کرد هەرمەکە گەڕای کردی ئەوش خۆدا بە ئەو گۆبکە ئەوی دیوە گۆبکە دەرەکە بێ بەدار ئەگەر خوا بیە شاڵ خوا بەرەکە داریکە یاخۆ هەر ئەوەی بۆکەی تاو نەوەڵڵا هیچ تێشی بێ زۆرێ چەقۆکەم بەرەحەوی ئەرە بەخوایە بێ ئەم بۆ کرە دەستان خۆش بێ بەرنامەی ڕۆژمان لە گوندی دارۆخان سەر بە قەزای پێنجۆن کۆتای پێێنە گوندەکەوەکو ئەوەی کە بینیتان هەڵکەوتی جوگرافیەکەی بۆ شوازەیە چواردەوری شاخاوی و گوندێکە کوێستانە وەکو لە سەرەتای بەرنامەکەی باسمان کرد هاوسنوورە لەگەڵ ڕۆژهەڵاتی کوردستان و خەڵکەکەیشی خەڵکی ئەم دەڤەرە پێنجۆنێر خۆیان بەناوبانگن بە تایبەتی گوندەکانی دەوروبەریشی خەڵکانێکی زۆر ڕەسەن زۆر زماشیرین زۆر میوان دۆست زۆر عەزیز و لە دەڵاشیرین بوونیان هەیە لەناو ئەم گوندەیە ئەو دیکە من پرسیارم کردووە موچەخۆری کەمترە بەراورد بە گوندەکانی تر بەشێک لە گوندەکانی تر هەرێم کوردستان ینی چۆڵ بوون لەبەرەوەی کە بەشێکیان بوون بە موچەخۆ چونەتە ناو شارەوە یان خودە و گەنجانی کە زەواجی و هاوسەرگیریان کردووە بە هەمان شێوە گوندەکانی خۆیان بەجێشتووە بەڵام لێرە گەنجی زۆرە مناڵی زۆرە هەموو چین و چێژەکان لەم گوندەدا بوونیان هەیە گوندەکەیش
لەگەڵ ئەوەیە کە قوتابخانەی هەیە و لەگەڵ ئەوەیە کە خەڵکێکی زۆر ڕۆشنبیریش لەم گوندەیە بوونیان هەیە و چەندین کەسایەتیش هەر لەم گوندەیە هەڵکەوتون یاخۆت پێگەشتون. بەشێکی زۆر لەناو ئەم خەڵکی کە ناو ئەم گوندەن واتە بەشە زۆرەکەیان خەریکی جوتیارین واتە خەریکی فەلاحەتین، بەشێکی دیکەشیان ئاژەڵدارین و بەشێکی کەمیشیان موچەخۆرن. بە شێوازی گشتی دەڕووی کۆمەڵایەتیەوە خەڵکی ئەم سنوورە پەیوەندەکانیان تند و تۆڵە و بەشێکیان زۆر تێکەڵن واتە کەسوکاری یەکترن و لەگەڵ ئەوەشە گوندەکە بەراورد بە بەشێک لە گوندەکانی تر لەبەرەوەی کە نزیکە لە ڕۆژهەڵاتی کوردستانەوە نزیکە لە وڵاتی ئێرانیشەوە ناوچەکە ساردە ئێستا لەم کاتەیە بەشێک لە ناو شار پلەکانی گەرما بەرزە بەڵام لێرە ساردانی بە شەوان سەرماتە بێگەر خۆدانە پۆشی. ئێمە بەنامەکەمان ئەمڕۆ کۆتایی پێهێنا چینە گوندێکی تر ئینشاءڵڵا لە گوندێکی تر هەرێمی کوردستانەوە پێتان شادبینەوە. ئێستاش نزیکین لە بانگی ئێوارە و بۆی هوایم کە خوای گەورە تاعەت و نوێژ و ڕۆژی لە هەموو لای قبول بکات تا ئەوکو ئێوارەیەکی تر بە خۆتان نسپێرم. تاعەتتان قبول، ڕۆژوتان قبول، هەمیشە سەلامەت بن، سەفرە و خوانتان هەمیشە ڕازاوە بێت.